دیارە هاتنی ئەو شاندەی کەنەکە لەو تەوقیتە هەنگاوێکی جگار گرنگ بوو ئەو دیدار و کۆبنەوانە لە ڕاستیدا بڵێن ڕێگایەک دەبێت بۆ ئەوەی کە لایەنەکان بۆ چوون یەکتر بزانن لەسەر ئەو چێشانێکە لە ماوەی ڕابردوو بۆ تۆیەکەوە کۆنگرەی نەتەوەی نەکرێت و لە دوای 2014 شەڕی داعشەوە ڕاستیدا نزیک بوونەوەی زۆر لە نێوان بەشەکانی کوردستان هەیەوە ئەگە پێشتر بیانی تەنها دەست پێشخەریەک بووبی ئێستا بۆتە زەرورەتێکی گرنگ و هیوادارم ئەو هەنگاوەی کەنەکە ڕێگە خۆشکەر بێت بۆی کە لە ماوەی داهاتوو ئەو بڵێن کۆنگرێ بکرێت و تێیدا بەوردی بەرپرسیارەتی هەموو لایەنەکان و بەشەکانی کوردستان لەو دۆخێکە ڕوبەڕووی هەر چوار پارچەی کوردستان دەبێتەوە دیاری بکرێت و هەماهەنگی پێویستیش بکرێت و ئالیەتێک بۆ بدۆزرێتەوە بۆی کە ئەو بڵێن هەماهەنگی نێوان بەشەکانی کوردستان و پارتەکان بەهێزتر بکرێت. بە تەکید وەک باسم کرد گرنگی ئەو کۆنگرە لەوەیە کە ئێمە ئێستا ڕوبەڕووی کۆمەڵێک ئاڵنگاری گەورە بووینێتەوە لە بڵێن بەشەکانی کوردستان و دوژمنان تقریبا ئێستا ڕێزەکانی خۆیان یەخستەوە لەسەر زۆر دژایەتیکردنی بەرەو پێچوونی هەموو پارچەکانی کوردستان کۆکن و ئێمە دەبێت بەرامبەر ئەوە وەڵام دەرەوەی خۆمان هەبێت ئەو لە ڕێگای کۆنگرەی نەتەوەی دەبێت. نەک هەر لەو بارودۆخە ئێستا خۆی دەبێت بە شێوەیەکی گشتی هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە لە کوردستان هەیە بە جیاوازی ئایدیۆلۆژیەکانیان بە جیاوازی نەتەوەکانیان بە جیاوازی بیر و بۆچوون و ئەجێندا سیاسیەکانیان على الأقل دەبێ خیتابێکی سیاسی موحەدیان هەبێ ئەگە لە ناوە خۆش ئێمە ڕوئیا و دید و بەرنامە و میکانیزمی جیاجیامان هەبێ بۆ گەیشتن بە مەبەستەکانی خۆمان بەڵام لە بەرامبەر هەندێک مەترسی دەرەکی یاخود بۆ مامەڵەکردن لەگەڵ هەندێک پێشهاتەی دەولی دەبێ خیتابێکی سیاسی موحەدمان هەبێ بۆی بتوانین ڕوبەڕووی یاخود على الأقل مامەڵەی تەندروست لەگەڵ ئەو پێشهاتانە بکەین کە چ بە شێوەیەکی لە ناکا و لە پڕدا ڕوودەدا چ بەوەی کە سیاسەتی نێودەوڵەتی کاری لەسەر دەکا و عیلاقاتی نێودەوڵەت کۆنگرەی نەتەوەی بۆ خۆی شتێکی زۆر مهمە چکە من ئەوەی تێگەیشتە بم مەبەستیان ئەوەیە کە ناوماڵی کوردیە خەن و خیتابێکی سیاسی فەرهەنگی کلتوری ئیتر بە هەموو ڕەهەندەکان خیتابێکی موحەد هەبێت لەلایەن ئەو ئەحزاب و تەیارە سیاسی لایەنە سیاسیەکانی کوردستان بۆیە مهمە بەڵام من پێم وایە ئەوە ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگ دەبتەوە و ئاستەنگانش لەلایەنی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان بۆیان دروست دەکرێت چونکە پێم وایە بوونی کۆنگرەی نەتەوەی کوردی و بوونی خیتابێکی سیاسی موحەد هەڕەشە لە کۆمەڵێک عیلاقاتی تاکو و ئەوەی نێوانی فلانە حزب و فلانە دەوڵەت و فلانە تەیاری سیاسی و فلانە دەستگا ئەوە تهدید و هەڕەشەیە بۆ سەر ئەو عیلاقاتانە بۆیە پێم وایە هەم وەکو فشارێکی نێودەوڵەتی بۆ سەر ئەو حزبانە جۆرێک لە کێشیان بۆ دروست دەکەن و هەم وەکو پاراستنی بەرژەوەندیەکانی خۆشیان دەبێت ڕوبەڕووی ئەو جۆرە بابڕین حرەکانە بن کە هەوڵ دەدان ناو ماڵەکە یەک خاو خیتابێکی یەک ئاراستەی دروست بکە.